بە درێژایی چوار شەو خۆپیشاندەرانی پێنجوێن لە سەر شەقام ڕۆژیان کردەوە. ئەوان لە پێناو مافەکانیان کۆڵیان نەدا و بێگوێدانە سەرمای ناوچەکە کە لە خوار سفری سەدیەوەیە. چیرۆکی بەردەوامبوون لە داکۆکی لە داواکاریەکانیان تاوەکو بەم لێبڕان و کۆڵنەدانە بە ئامانجی خۆیان گەشتن. حکوومەت داواکاریەکەی بۆ جێبەجێکردن و ئەوانش چیرۆکی سەرکەوتنیان نووسیەوە. لە خۆپیشاندانەکانی پێنجوێندا پەیام بەردەوام لەناو خۆپیشاندەران بوو. تاوەکو دیمەنی مانەوەیان لەناو سەرما و شەختەدا بگوازێتەوە و دەنگی ناڕازاییان بگەێنێت. ئێمە تا جوابی سەحیح وەرنەگرین کارەبای 24 ساعتیمان بۆ نەگەڕێتەوە لێرە بەردەوامین. خۆم دوکانارم، دوکانم داخسووە، دوکانش ناکەمەوە، هیچ ئیشێکشمان نییە، زۆر بەمان بێ ئیشین، زۆر بیان فەلاحن، هەتا بەهارە ئیشیان نییە، تا ئێمە تا بەهارێ لێرە دانیشین بۆ خۆمان. سەرما ڕێگر نییە؟ وەڵاهی ڕاهاتوین ئێمە ڕاهاتوین سەرمان بۆ خۆم دوکانەکەی خۆم دستانم لێ پایزم لێ ئەڵەی رووسایە هەتا بەهارێ جا بۆ لێرابم ئاگریش لێ خۆم گەرمەکەمەوە. حقیقەتەن زەحمەتە، بەڵام ئێمە چاوەڕێیەکەین بە بەردەوامیمانە بێتە ئەو دقەی وەڵامانە دەنەوە. کۆڵ نادەن بەردەوام بنیانی بە ئیزنی خوا بەردەوامە بین و کۆڵ نادەین، بە هەمیشەی لێرە بین تا جوابانە دەنەوە. تا چەند زەحمەت ینی لێرە ئەمێنەوە بم کەشوا ساردە؟ وڵای حقیقەتەن ساردە، وازحە کە جەوەکە زۆر ناسەقامگیر و ئەوەیە، بەڵام ئێمە بەردەوامیمانە بێتە ئەو دقەی وەڵامە دێنەوە. سەرما ئێوە سەر ناکاتەوە لە خۆپیشاندان؟ بە ئیزنی خوا سار نابینەوە، ئێمە بەڵێ جەوەکە ساردە، بەڵام دڵمان گەرمە، ناخمان گەرمە و ئامادەیمان هەر ئەبێت هەکاتی وەڵامدانەوە. ئەم سەرمایە ڕێگر نییە کە ئێوە لێرە کۆبنەوەتەوە؟ ئەم سەرمایە بەڕاستی ئەمە لە خۆشی خۆمان لێرە کۆ نەبووینەتەوە، هەمووی بۆ داوای مافی خۆمان هاتوو، نێویش کارەبایە، نەوتە، ڕێگەوبانە. ئێمە لێرەیە کە وە خەڵکی پێنجوێن داواکەین کارەباکەمان بۆ بکەنەوە بە 24 ساعت، چونکە حەقێکی خۆمانە. ئەم پیاوە ڕاستی فەرموو ماڵ هەیە پارەی نەوتەکەی پێ نەبووە، من یەشیان بۆ خۆمم کە خوا شایەدە مسیلەی دەستی ژنەکەی خۆم فرۆش بۆی نەوتەکەی پێوەرگرم، چونکە ماڵەکەم زۆر ساردە، کارەباش نەبێت، مناڵی بچووکم هەیە ڕەقە بنەوانی، بەرپرسیارم لەوان، بۆ حکوومەتیش بەرپرسیارە لە ئێمە کە ئێمە سەرپەرشتیاریمانکە بەحساب ئەو باوشی میلەت ئەمە چۆن باوکێکە. ئەمە منەتی نییە، ئێمە لە حکومەت ناپاڕین و ئێمە مافی خۆمانە، مافێکی تاکێکی هەموو کەسێکە لەم کوردستانەیە کەویش کارەبایە، داوای کارەبای 24 ساعتیەکەین، یعنی لە پێنجوێنە بەچی خۆمان گەرمکردنەوە، کارەبا نەبێت، نەوت نەبێت، نێڵی دار بڕی، ئێمە ژینگی خۆمان خۆشەوێ، دارەکان نابڕین، بەڵام ئەگەر کار بگاتەوە وەڵی برا سڵە دار ناکەینەوە میە بڕین. تا چەند زەحمەتە ینی لێرە ئەمێنەوە بەم سەرمایە؟ وەڵ نادەن بەردەوامە بین هەتا و کاتەی کارەبای 24 ساعتیە گەڕینەوە پێنجوێن، گوێ نادەن بە سەرما، گوێ نادەین بە سەرما، بە بەفر، بە باران و بە تەرزە، پێنجوێن ورەی بەرزە. دانیشتوانی قەزای پێنجوێن بە بەردەوامی کۆڵنەدان سەلماندیان ماف نادرێت بەڵکو دەسێنرێت، گەرچی کارەبە و خزمەتگوزاریەکان مافێکی سروشتی هەر وڵاتیەکە و دەبێت حکوومەت دابینی بکات، بەڵام لە هەرێمی کوردستاندا کە حکوومەت خۆی لە زۆرینەی کێشەکان دەدزێتەوە، وڵاتیان ناچارن بۆ پێویستی و خزمەتگوزاری سەرەتاییش خۆپیشاندان بکەن و شەو لەناو سەرما و لەسەر شەقام ڕۆژ بکەنەوە. سوی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.